مستەفا کازمی سەردانی ئەو شوێنانەی هەولێری کرد کە هێرشی موشکی کرابووە سەر. لە دژی گرانی نرخی بنزین بەشێک لە شۆفێرانی تەکسی لە سلێمانی گرت بوونەوە. وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند ئیسرائیل دەیەوێت لە هەرێمی کوردستانەوە دژایەتی وڵاتەکەیان بکات. سڵاوتان لێبێت، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەن. لە دژی گرانی نرخی بنزین بەشێک لە شۆفێرانی تەکسی لە سلێمانی گرتبوونەوە و داوای دابەزاندنی نرخەکەیان کرد. ئەمڕۆ بەشێک لە شۆفێرانی تەکسی لە بەردەرکی سەرای سلێمانی و شەقامی سەرەکی بەردەم بینای پارێزگای سلێمانی بۆ ماوەیەک ئۆتۆمبیلەکانیان کوژاندەوە و گرتبوونەوە و داوایان کرد نرخی بنزین کەم بکرێتەوە. ئەو شۆفێرانە داواشیان کرد ئەگەر نرخەکە بە گشتی کەم ناکرێتەوە ئەوە لانی کەم چەند وێزگەیەک تایبەت بکرێت بەوان و بە نرخێکی کەمتر بنزین وەربگرن. لا بەرامبەردا هێزانامنیەکان بە زەبری هێز کۆتاییان بە گرتبوونەوە کە هێنا. ماوەی چەند ڕۆژێکانە ڕەزایەتی و گرتبوونەوەی چین و توێژە جیاوازەکان لە سنووری سلێمانی بەردەوامە و داوا دەکرێت نرخی سوتەمەنی کەم بکرێتەوە. ئەوەش لە کاتێکدا نرخی شتومەک و سوتەمەنی تا دێت لە بازاڕەکاندا بەرز دەبنەوە. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم ڕایگەیاند لە ڕۆژانی نەورۆزیشدا دابەشکردنی موچە بەردەوام دەبێت. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای کردووە لە ڕۆژانی جەژنی نەورۆزیشدا دابەشکردنی موچە بەردەوام دەبێت و ڕۆژانە خشتەی موچەی وەزارەتەکان بڵاو دەکرێتەوە. ئەمڕۆ 14 ڕۆژی مانگی ئادار تێپەڕ دەبێت و تەنیا دوو وەزارەت موچەی مانگی شوباتیان وەرگرتووە. ئەوەش لە کاتێکدای حکوومەتی هەرێم پێشتر ڕایگەیاندبوو هەموو 25 مانگێک پابەند دەبێت بە دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لە وادەی خۆیدا. وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند ئیسرائیل دەیەوێت لە هەرێمی کوردستانەوە دژایەتی وڵاتەکەیان بکات. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا سەعید خەتیبزادە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند پێش هێرشەکەیان بۆ سەر هەولێر هۆشداریاندا بۆ بەرپرسانی عێراق کە قبوڵی ناکەن عێراق ببێتە ناوەندێک بۆ هەڕەشەکردن لە ئاسایش و بەرژەوەندیەکانی ئێران. وتەبێژەکەی وەزارەتی دەرەوەی ئێران باسی لەوەش کرد ئیسرائیلیەکان لە خاکی هەرێمی کوردستانەوە دژایەتی ئێران دەکەن. خەتیبزادە وتیشی پێویستە لەسەر عێراق ڕێگری بکات لە بەکارهێنانی خاکەکەی بۆ هەڕەشەکردن لە ئاسایش و سەقامگیری ئێران. دوای ئەوەی شەوی شەمە ژمارێک موشک ئاراستەی شاری هەولێر کرا، ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی هێرشە موشکیەکەی خستە ئەستۆی کۆماری ئیسلامی ئێران و سوپای پاسدارانیش بەرپرسیارەتی هێرشەکەی گرتە ئەستۆ. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق سەردانی ئەو شوێنانەی کرد کە لە هەولێر بە موشک هێرشی کرابووە سەر. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق سەردانی هەولێری کرد و لە دوای کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی هەرێم سەردانی ئەو شوێنانەی کرد کە بە موشک هێرشی کرابووە سەر. بەیانی ئەمڕۆ سەرۆک وەزیرانی عێراق لەگەڵ هەریەک لە وەزیرانی ناوخۆ و بەرگری و ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی عێراق سەردانی هەولێریان کرد و لەگەڵ مەسوور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆبوو و دواتر سەردانی ئەو شوێنانەیان کرد کە هێرشی موشکی کرابووە سەر. سەردانەکەی مستەفا کازمی وشاندی یاوەری بۆ هەولێر لە کاتێکدایە کە بەرەبەیانی ڕۆژی یەکشەمەی ڕابردوو هێرشێکی موشکی کرایە سەر هەولێر و حکوومەتی هەرێمیش ئێرانی بە ئەنجامدەری هێرشەکە تۆمەتبار کرد. دواتر سوپای پاسدارانی ئێران بەرپرسیارەتی هێرشەکەی گرتە ئەستۆ و ڕایگەیاند هێرشەکە بۆ سەرپێگەیەکی ئیسرائیل بووە لە هەولێر. باوفڵ تاڵەبانی لە بەغدایە و یەکەمین کۆبوونەوەشی لەگەڵ نووری مالیکی سەرۆکی دەوڵەتی یاسا ئەنجامدا. سەرچاوەیەکی ئاگادار تایبەت بە شارپرێسی ڕاگەیاند دوانی وەڕۆی ئەمڕۆ شاندێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی باوفڵ تاڵەبانی گەیشتۆتە بەغدا. سەرچاوەکە ئەوەشی ڕوون کردەوە سەردانەکەی تاڵەبانی بۆ کۆبوونەوەیە لەگەڵ لایەنە عێراقیەکان و تاوتوێکردنی دۆخی ئێستاە لەبارەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و پێکێنانی حکوومەتی نوێی عێراق. ئەو سەرچاوەیە ئەوەشی بۆ شارپرێز ئاشکرا کرد لە یەکەم وێزگەی سەردانەکەیدا بۆ بەغدا لەگەڵ نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا کۆبووێتەوە. زیاتر لە 5 مانگ بەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراقدا تێپەڕیوە و تاوکو ئێستاش لایەنە سیاسیەکان لەبارەی پێکێنانی کابینەی نوێ و دابەشکردنی پۆستەکانەوە ڕێک نەکەوتوون. خواتان لەگەڵ.